سڵاوتان لەبێتەوەم کاتتان باش هاژەغەفورم لە ستۆدیۆی کراوەی کوردستان 24 لە دووەمین ڕۆژی کۆنفرانسی دڵنیایی لە هەرێمی کوردستان و عێراق لەگەڵتانە بین. ئەمە دووەمین ڕۆژە لە کۆنفرانسێکی گەورە و گرنگ کە یەکەم جارە بەڕێوە چێت باسکردنە لە دڵنیایی هەموو ئەو بابەتانی کە گرنگە بە دڵنیایی ژیان و سەلامەتی بۆ سەرمایی مرۆڤ بە تایبەت بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە دڵنیایی لە هەرێمی کوردستان یەکێکە لەو کەرتە گرنگانەی کە پێویستەکە هەبێت و ئێستا کارێکی زۆر گرنگی لەسەرەکرێت بە تایبەت هەموو گفتوگویانەی لە کۆنفرانسەکەدا کرا لەلایەن پسپۆڕانی شارەزاوە لە سەرجەم سێکتەرەکانی کەرتی دڵنیاییدا گرنگیدان بوو بۆی کە هاوڵاتیان تا چەندێک هۆشیاری دڵنیاییان هەبێت لەسەر ژیانیان لەسەر هەموو بابەتەکانی کە پەیوەستە بە دڵنیاییەوە. یەکێک لەو بابەتانەی کە زۆر گرنگە هاوڵاتیان بتوانن لە ڕێگەی بیمەکردن یاخود دڵنیایی لەسەر سامانەکەیان هەبێت بانکەکانە. بانکەکان تا چەند بوونەتە جێی دڵنیایی بۆ هاوڵاتیان. بۆچی کاتێکە باسی کارتێکی بانکیەکرێت یا لەسەر هەر بابەتێکی بانکیەکرێت هاوڵاتیان ڕاستەوخۆ بێ دوو دڵی ناشنە بانکەکان هەموو ئەمانە بێتە تەوەرێکی گرنگ کە من لەسەر لەگەڵ کەسێکی شارەزا و پسپۆر لە بوارەکەدا باسێکەمەویش بەڕێز کامەران قادرەکە خۆی پسپۆری دارایی و بانکە کە بەتایبەت ئێستا ڕۆڵێکی گرنگی بانکەکان هەیە لە پرۆسەی هەژماری من لە بەنیشتیمانیکردنی موچەی هاوڵاتیان تا دواتر. دکتۆرم کاتت باش بەخێر هاتی. زۆر باشە. دکتۆر ئەمە یەکسەر لەوە دەست پێ بکەم دڵنیایی تا چەند گرنگە لە کەرتی بانکیدا هەبێت؟ بەڵێ دیارە ئێمە ئەگەر باسی کەرتی بانکی بکەین کە چ ڕۆڵێکی هەیە لە ئابوووریە ئەو کاتابێت بانکەکانمان دڵنیا بکەینەوە. دڵنیا بکەینەوە لە چی؟ لەو زەرور زیادانەی کە بانکەکان تووشی ئەبن کەواتە ئەبێت کەرتی بانکی دڵنیایی بدرێ واتە شەریکاتی ئینشۆرانس بتوانن یا شەریکاتی تەمین بتوانن دڵنیایی بانکەکە بکەن ئەو کاتە بۆی تاکەکانی کۆمەلگا چی بکەن پارە بکەنە ناو بانکەوە بۆی کە بیکەنەوە بەرهێنانەوە. ئەگەر هاتوو من بزانم کە بانکان نەکراونتە ژێر ڕکێفی شەریکاتی دڵنیایی جۆری ئەو کاتە تۆ چۆن متمانی 100% بەو بانکە ئەکەیت؟ دیار ئەمە بەبستمان بانکی کەرتی تایبەتە لەبەرەی بانکی کەرتی حکومی ڕەنگە حکومەت خۆی دڵنیایی بکات یا ڕەنگە حکومەت تا ڕادێک خۆی زمانی بکە بەڵام بانکانی کەرتی تایبەت تۆ چۆن توانی پارە بکەیتە ناو بانکی کەرتی تایبەتەوە کە چونکە لەبەرەی کە ئەم بانکەی خەڵکە یعنی کۆمەڵی سەرمایه‌دارە تۆ چۆن دڵنیابی لەوەی کە ئەم پارەیە و با بڵێین نافەوتێ ئەبێ شەریکا بچێتە ڕژێر ڕکێفی شەریکاتی دڵنیایی جۆریەوە تا چەند شەریکێکی دڵنیایی جۆری زمانی ئەم بانکانە بکەم بۆی ئەگە با هات و بانکە تووشی قەیرانێک بوو قەیرانێکی مالی بوو ئەو کاتە تۆ پارەکەت نەفەوتێت. باشە ئێمە بۆچیمانەکە بانک ئێمە پارە بکەینە بانکەوە یعنی بۆچی ئێمە پارەکەینە بانکەوە بۆچی ئێمە حەزەکەین بانکەکان بچنە ژێر ڕکێفی ڕێساکانی شەریکاتی دڵنیایی جۆریەوە لەبەرەوەی کە لەبەر دووەکان یەکەم کاتێک کە ئێمە پارەکەینە بانکەوە بۆی کە شەریکە دڵنیایەکە گەرانتی ئەوەمان باتێک کە چی بێت کە پارەکانمان ئەگەر هات و بانکە تووشی ئیفلاسیەک بوو پارەکانمان بۆ بژێڕێتەوە بۆی کە 100% پارەکانمان پارێزراو بێ. ئەمە خاڵێکم خاڵی دووەوەیە کە زۆر گرنگە بۆ ئابووری ئەوەیە کە تۆ کاتێک پارەکەی دە بانکەوە ئەم سەیڤینانە یانم پاشکەوتانە لە ناو ماڵەکانە هەیە ئەکرێتە بانکەوە بانکەکە ئەیکاتە ئیستثماراتەوە کە خراین ئیستثماراتەوە واتە بەرهەمی ناوخۆی زیاد ئەکات چونکە وەبەرهێنان تاکە کلیلی گەشەی ئابووری چییە وەبەرهێنانەوە یەکێک لە هۆکارەکانی وەبەرهێنانی چییە؟ کەپیتەڵیش چییە؟ سەرمایە چییە لە ئەنجامی ئەو پاشەکەوتانەیەت کە لە ناو ماڵەکانێتە دەرەوە کە تاکەکانی کۆمەلگا بەشێکی پارەکانیان بەکارێن بەشێکی شەکەن بە پاشەکەوت ناوێت لە ماڵەوە بەگەوەی کێساهەیە ئەبێ بکرێتە بانکەوە. ئەم بانکەش من چۆن چ مۆتیڤیشنەکەیە چه هاندانێکەیە کە من ئەو پارێ بکەمە بانکەوە ئەبێ ئەو بانکانە لە ژێر ڕکێفی شەریکاتی دڵنیایی یابن. ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە ئەتوانین کەواتە بە شێکی ناڕاستەوخۆ ئەتوانین بڵین هەبوونی شەریکاتی دڵنیایی بە شێکی ناڕاستەوخۆ تەسیرەکات چە گەشەی ئابووری. باشە گەشەی ئابووری یعنی چی؟ زیادبوونی گەشەی ئابووری ئەبێتە هۆی کەمبوونەوەی چی؟ کەمبوونەوەی ڕێژەی بێکاری کە ئەمە کلیلی هەموو دەوڵەتێکە هەموو وڵاتێکە کە بتوانێت چی بکات کە بتوانێت گەشە بە ئابووریەکەی بادووە بەرهەمی ناوخۆیی زیاد بکەوە پشت بە دەرەوە پشت بە هاوردەکردن کەمتر ببەستیەوە گەوەی کە ئێستا وڵاتی ئەمە بەڕاستی تێکەوتووە. باشە دکتۆر بۆچی لە ماوەی ڕابردووە هاوڵاتیان هێندە باوەڕیان بە کەسێک هەبووە لە ناو بازاڕی مامەڵەکانی دراوە بۆ باوەڕیان بە بانکێک نەبووە ئەمە هۆکاریەوە بۆ کە لە ڕابردووە بانکێک هەبووە کە نەیتوانی وەکو پێویست لە کاتی خۆی ئەو پارەی کە بازرگانێک هاوڵاتیەک هەیەی لە کاتی خۆی بیاتەوە و هەرمەوێ ینی لە ئەستنای پرسیارەکەمە ئەوەشی بخەمە سەر ئەو بانکە وەکو پێویست لای شەریکەیەکی دڵنیایی ینی دڵنیایی بۆ نەکراوە یاخود چی؟
بەڵێ با من لە بانکەکەەوە دەست پێ بکەم لەوە دەست پێەکەین کە ئایا مەسەلەن خەڵکی بۆ پارە ناکەنە بانکەوە ئایا بانکەکە نەکراوەتە ینی لە ژێڕەکەی شەریکاتی دڵنیایی جۆریانە بەڕاستی یەکێک ئێمە تەجروبان لە ساڵ 1990ەوەیەکەوە هەیە کە بانکەکانی حکومت پەیچیان کەوتووە نەیانتوانی لەبەر گەمارە و ئابوووریەکە نەیانتوانی هیچ پارەیەکی هاوڵاتیان بنەوە کاتێککە پارەی هاوڵاتیان نایەوە لە دوای ساڵی 1970 ئەو پارەیە قدرەتی شڕایی لەدەست زابوو تقریبا نتوانم لە ساڵ 80 توانە ئابوووریەکەی لەدەست زابوو ئاتە تۆ ئەگەر 2000 ئەو کاتەکە ئەوە خەڵک پێڵە سویسری بخسا بانکەوە دوای ساڵی ئەوانەکە کاتێک وەزع باش بۆ 2000 وەرگرتەوە قیمەتی ئەو توی نەماوە بەڕاستی ئەمە خاڵێکم واتە تەجروبەیەکی خراپمان هەیە لە ڕوخانی بانکەکان کە خەڵک پارێکی زۆر دیفەکتاوە ئەمە بۆتەوەی کە خەڵک پارە نەخاتە بانکەوە بەنسبەت ئەوەی کە خەڵک باشە بۆچی پارە ئايات بە مثلا ئێمە چەندین کەیسمان بینیوە لە چەند 1-2 ساڵی ڕابردووە کە چەندین کەس ئیفلاسیان کردووە و شخص ئیفلاسیان کردووە خەڵک پارێکی زۆری یاونەتێ بەڕاستیەوە پەیوەندی بە دوو هۆکارەوە هۆکارێکم ئەوەیە کە ئەم کەسە طماعێکی زۆر یاوە بە ئەوانەی کە قەرزەکان یاوە بۆ نمونەوە توێتی من لە 115 دێمێ لە 120 دێمێ واتە قازانجێکی زۆر و ئەم قازانجەش 2-3 مانگ بەردەوام بووە 4-5 مانگ بەردەوام بووە یا با بڵێن ساڵ و 2 ساڵ بەردەوام بووە بە تایبەتی ئەوانەی کە لە سەرتاوە قەرزیان ناوەتێ نەیانزانیوە بەڕاستی ئەمە کەلتوریشی وایان نەبووە بڵێ ئەم پارێکە ئێمە ئێنێ هیچ بزنسێک نییە لە 120 پارەکەمان ماگانە بۆ بجێڕێتەوە کەواتە ئێستا من سەیریکەم من چۆن پارەیان بێژە بڵێ وڵا لە 110 دێمێ لە مای مانگێکە باشترین کۆمپانیەکانی جیهان ناتوان لە 5 قازانجیش بکەن لە مانگێکە یعنی بۆیە بزانێت کە ئەمە فەیکە بەڕاستی لەبەرێکە وەسیلەیەک نەبە تۆ پارەکە بکەیتە بانکەوە تۆ متمانە بە بانک نەبەوە و تو ئەم کەسە متمانی بۆ خۆی پایکردو کە ماگان چەند مانگێک یاوێت یعنی قازانجی یاوە بە شەریکەکان یا با بڵێن ئەو کەسانی کە بۆچی سیقیان بە کەسێکە کە بە هیچ سیستەمە ئیش ناکە و هیچ سیستمی بانکێک و دڵنیاییەک نییە کە لە ماوەی مایەکە دووهێندە قازانجباتێ بەڵام بۆ سیقیان بە بانکێک نییە بەڵێ طبعا سیقیان بە بانکەکان نەبووە لەبەر ئەوەی کە باگراوندێکی خراپیەوە بەس بۆچی سیقیان بەم کەسە هەیە ئەمە نقطەیەکی زۆر گرنگە باش کە تۆ سیقۆ بە مانگ نییە بانکێک حکومەتێکی لە پشتە ناتوانێت یعنی دعمێ بکاتەوە پارەکە بۆ جێڕ چۆن یەکێک پەیوەندی بەو کەلتورەوە کە هەمانە مثلا باش لە سیستەمی فاینانس نازان مالیە نازان مثلا من ئێستا یەکێک خۆراشی هەموو کەس پسپۆڕی بواری مالیە بێت بەڵام یەکێک ئەگە بزانم لە سا دەی قازانج دەهاتی ئەو ئەزانم خەلەلێکی تایە و خاڵی دوم ئەو کەسە ئەوەیە کە هیچ گەرنتیەک لە مەسالی گەرنتی و تأمينات نازانه مثلا من ام بارا ام بيجي اي تأمين شي يعني جارانتي شي ام كسا حتى هرب راسي تجارتي هرب راسي تجارتك انك بلين بو فيك كهوا جارانتي شي ام كسا زرنا كات خو هيك تأمينات يك نيه لمولاتها تابلي ولا يجي حتى يجي زور زود والله ما بياكل الرجل زرب كان بريك هيك شركات تأمين نيه خلق روشن بيري اوينيه بير لو بكات ولا ام بارا ام بو كسا جارانتي شي كبو مجرد حتى اقر براسي مثلا تجارتك كواتب بيوندي هي بو ثقافه ئابووری کە هەیە کە خەڵک سەقافەتی ئابووری و دارایی زۆر کەمی هەیە و معلوماتێکی زۆر کەمی هەیە دەربارەی سیستەمی پارەدان و قەرز وەرگرتن بەڵام ئەوەی کە زۆر گرنگە من ئاماژەی پێم لێرەیە بەڵام ئەگەر هاتوو ئێمە بانکی گەرتی تایبەتمان هەیە لە عێراق موافقەتی دراوە لەلایەن بانکی مرکزیەوە زیاتر لەوانەیە بڵێم 70-80 بانک لە عێراق هەیە تۆ جگەل لەوەی کە ئەم بانکانە بێ لەژێر تەبی نابن و شتێکی تری شەیە پێڵەن ریزێرڤ ریکوایرمنت واتە احتیاطاتی نەقدی قانونی هەچ کەسێک هەچ بانکێک کە ئەکرێتەوە لە وڵاتە پێویستە ڕێژەیەک لە پارەکەی لەلایەن بانکی مرکزیەوە دانێت ئێمە 1-2 بانکمان بینی لە 10 ساڵی ڕابردووە ئیفلاسیان کرد من نامێنایی بانکان بێنن بەڕاستی بەشێک لەو پارانەی جێڕایە بۆ هاوڵاتیان بۆ لە ڕێگەی احتیاطی نقدی قانونیەوە کە ئەم بانکە کە کاتێک ئیشی کردووە بەشێک لە پارەکەی لە بانکی مرکزی داناوە کاتێک ئیفلاسی کردووە بانکی مرکزی ئەو پارانەی بەکارهێناوە بۆ جێڕانەوەی بۆ هاوڵاتیان ئەمەیەک بەڵام ئەگەر هاتوو ئینشۆرانس هەبێت تەمین هەبێت تەمینی بانکی هەبێت ئەو کاتە چی هەبێت ئەتوانرێت بەشێکی زۆر لە پارەکە و بجێڕێتەوە وەریگریتەوە ئەگەر بەشێکی کەمیشی زۆر یعنی بەشێکی زۆر کەمی فوتێت بەشێکی زۆر بۆ جێڕێتەوە کۆمپانیەکانی دڵنیایی لە عێراق هەندێک کۆمپانیای ناوخۆیی هەیە بەڵام زۆرێک لە بانکە گەورەکان دڵنیایی خۆیان کردووە لە بانقێکی دەرەوە بەڵێ واتە ئەم پارەیە جارێکی ترکە بیمەی ئەم بانقا کرێت لەلایەن کۆمپانیایەکی دەرەوە ئەم پارەیە برێتەوە دەرەوە ئەمە زەرری نییە بەڵێ طبعا ئێستا با ئەمە پرسیارەکەین باشە منەوە پارەم قسە بانکەوە ئەم بانکەش لەلایەن شەریکێکی تەمینەوە شەریکێکی دڵنیاییەوە تەمین کراوە
ئەی ئەم شەریکە دڵنیاییە زەمان چییە کە ئەم پارەکەم باتەوە مەسەوە من یان بە بانکەکە ئەم شەریکە دڵنیاییەڵە ئەگە بانکی ئیفلاسەکە من پارەکە دێمەوە زەمان چییە کە ئەو ئەم ماتەوە ئەویش ئەبێت چەند قانونێکی هەیە لەلایەن حکوومەتی عراقیەوە بڵێن مجموعەیە یاسا دەرچووە کە ئەبێ ئەم شەریکەی دڵنیاییە تەمینات دانە لەلایەن حکوومەتی عراقی ئەمە هەیە خاڵی دووەم ئەبێت چی بکات ئەم شەریکە دڵنیاییە ئەبێت دڵنیایی خۆی بکاتەوە لەلایەن شەریکێکی عالمیەوە کە معتەرەفێ لە عالەمە بۆ نمونە ئەم شەریکەی دڵنیاییە ڕی ئینشۆرانس ئەکرێتەوە دووبارە دڵنیایی ئەکرێتەوە لەلایەن چی لەلایەن شەریکی ئەوروپی ئەمریکەوە دیارە ئێمە ئەزانین کە ئابووری ئەوروپا ئەمریکا زۆر بەهێزە ئەگەر تۆ بزانی لەلایەن کۆمپانیا یا شەریکەیەکی دڵنیایی ئەمریکیەوە دووسانەوە دڵنیایی دراوەتەوە کە ئەگەر هاتو حتا ئەم شەریکە دڵنیایی ناوخۆیە نتوانێت پارەکە و باتەوە کە لە بانک پارەکە فوتاوە ئەتوانێت ئەو پارەکە بۆ تەحویل کاتەوە کاواتە کە تۆ ئەمەی کرد دووبارە ئەمە لایەکی باشە لەبەرکە ئابووری ئەوان بەقوتە ئەتوانن ئەو دڵنیاییە بنەوە ئەو بڕەپارەی کە فوتاوە بێنەوە بەم شەریکە ئەم شەریکەش بیاتەوە بەتۆ باشە دکتۆر وەکو دوا پرسیار دێت بکەم کە خاڵێکی زۆر گرنگە پرۆسەی هەژماری من بەڕێواچێ لەلایەن حکوومەت هێرێمی کوردستانەوە کە هەوڵدراوە موچەی هاوڵاتیان پارێزراو بێ لە ڕێگەی کارتێکەوە بێ بەڵام ئێستا زۆرێک لە هاوڵاتیان نیگەرانن نادڵنیاییان هەیە لە بانکەکان ئەمە تا چەند لەجێ خۆیەتی و ئێوە لەسەر پرۆسەی هەژماری من و ئەو بانکانی کە بەشدارن لە هەژماری منە ئەڵەن چی بەڵێ طبعا ئەم بانکانە زەمان کراون بەڵام کێشەکە لە زەمانە نییە ئەم بانکانە لە ئیجازیان لەلایەن بانکی مەرکەزی وەرگرتووە بەڵام ئەوەی کە من تێگەیشتم لە خەڵک ئەوەیە کە باسی قەرزەکەن ئایا ئەم بانکە ئەهلیانە کە کاتێک تۆ هەژمارە گێتەوە لەم بانکانە کە کاتێک قەرز وەرەگری بە سوودی بانکی لە 6 هەرچەندێکە سوودی بانکی وەرەگری بەسەوەی کە من لە خەڵک تێگەیشتم ئەوەیە کە کاتێک تۆ قەرز وەرەگری لە حکوومەتی عراقی تەمان هەموو فیەکانینە بەشێک لە فیەکانی فری ئۆف ئینترێستە فری ئۆف ئینترێست واتە سوی بانکی نییە طبعا بالمناسبە ئەگەر سوی بانکی شێ بێ ئەوانەی عراق لە هەنێ فقەرەیە سوی بانکی هەیە بەهۆی ئەوەی کە ئێمە بەڕاستی زۆربەی هەر زۆری مسلمانە و التیزامی هەیە بەوەیە بەڕاستی ئەڵێەوە حرامە ئەو نایکەم بەڵام ئەوەی کە خەڵک زۆرتر تەرکیزی لەسەرەتی ئەوەیە کە چییە کە ئەتوانرێت لە ڕێگەی بانکە عێراقیەکانەوە بتوانێت فری ئۆف ئینترێست مەسەرەن سوودی قەرز وەرگێ بە سوودی بانکی ئەمە بەبێ سوودی بانکی ئەمە خاڵێکم خاڵی دووەم ئەوەیە دیسانەوە یەنەوە سەر دڵنیایی خەڵک دڵنیایی نییە لەم بانکە ئەهلیانە مەسەرەن لەوانەیە خەڵک بڵێ باشە زەمان چی ئەم بانکە ئەهلیانە بتوانرێت مەسەرەن توش ئیفلاسات نبێت بەس تێڕوانینی خەڵک وایە ئەگە بانکەکە حکمی بێ لەژێر دەستی حکومەتی عراقیە بێ لەوانەیە بۆ هەیە کە ئۆیل ڕڤینیو باشە هەر بانکێ بێ بانکی حکمی بێ یاخود بانکی ئەهلی بێ بەس تایبەت بانکەکانی کەرتی تایبەت هەمویان دڵنیاییان بۆ کراوە لەلایەن کۆمپانیای دڵنیاییان بۆ کراوە و هەمووشان ئیجازەیان وەردووە لە حکومەتی عراقی بەڵێ بەس من خاڵێکی گرنگە بۆ هاوڵاتیان کە بزانن ئەو بانکەی بەشدارە لە پرۆسەی هەژماری من ئەو بانکە دڵنیایی هەیە دڵنیایی هەیە لە حکومەتی عراق لە بانکی مرکزی چونکە وەکو لە ئەوڵا باسم کرد شتەکەی فێڵەن ریزەرڤ ڕکوایرمنت احتیاطاتی نقدی قانونی هەج بانکێک لە هەموو عێراق و بە کوردستانیش ئیشەکات پێویستە ئیجازەی هەبێت لە بانکی مرکزی عراقی و ئەو ئیجازەیە چییە یەکەم مەرحەلەی ئەوەیە کە پێویستە لەسەری کە چی بێ بەشێک لە احتیاطاتی نقدی قانونی و بەشێک لە بڕەپارەی کە هەیەی سەرمایەکەی لە بانکی مرکزی داینێت بۆ ئەوەی کە لە کاتی ئیفلاساتە وەرگرنەوە هاوڵاتە زۆر سواز دکتۆر کامران قادر سپۆر لە بواریدارای بانک زۆر سپاس کە لەگەڵمان بووی بەڵێ ئەگەڕێمەوە لای ئێوە گفتوگۆکەمان لەسەر دڵنیایی لە دارایی بانک بوو و کۆنفرانسەکە ئەمڕۆ دووەم ڕۆژێتی و کۆتا ڕۆژێتی هەڵبەت بە سپۆنسەری میدیای کوردستان 24 بەڕێوە چوو سپاس کە بینەروبی سەرمان بوون